هاوبینەرانی عزیزی تلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ئەرتشی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، هێرشی هێزەکانی زیندانیەبین بۆ سەربەندکراوانی سیاسی، بەردەوامی گوشاری ناوەندی ئەمنی و قەزایی کۆماری ئیسلامی بۆ سەربەندکراوانی سیاسی، کۆبوونەوەی پەرستاران لە شیراز و گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە شارە جیاوازەکان. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ئەرتشی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. شەوی ڕابردوو شەپۆلی سێمی هێرشی بەرفراوانەکان بۆ سەر دەیان پێگە و دامەزراوی سەربازی ڕژیم لە سەرتاسەری ئێران ئەنجامدرا. بە پێی ڕاگەیاندراوی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا لە ئۆپراسیۆنێکی 5 کاتژمێریدا بە بەکارهێنانی موشک و درۆنی بێفڕۆکەوان ئامانجە سەربازیەکانی ڕژیم لە ناوچەکانی بوشێر، چابەهار، جاسک، کەنارەک، ئەبوو موسا و بەندەر عەباس هێرشکراوەتە سەریان کە تێیدا سیستمی بەرگری بنکەکانی موشک و درۆن و تواناکانی دەریای ڕژیم کراونەتە ئامانج. هاوکار راپۆرتەکان باز لە تەقینەوەی بەهێز و بۆردمانی چڕ لە شارەکانی ئەهواز، مەشهەد، ئیسفەهان، کیش، جەم، سیرک و سەراوان و هەروەها بە ئامانجگرتنی بنکەیەکی سوپای پاسداران لە شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. لەلایەکی دیکەوە سەرۆکی شۆڕای شاری تاران پشتڕاستی کردوێتەوە کە ژێرخانەی بەرهەمهێنانی کاروباری وڵات لەم هێرشانەدا کراونەتە ئامانج. سنتکۆم لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ئێستا زیاتر لە 50,000 سەربازی ئەمریکایی لە ناوچەکە جێگیر کراون و بە ئامادەیی تەواوەوە بەردەوامن لە کارەکاریان بۆ کەمکردنەوە و لە نێوبردنی هێرشەکانی کۆماری ئیسلامی. هێرشی هێزەکانی زیندانیەبین بۆ سەربەندکراوانی سیاسی. بە پێی دوایین زانیاریەکان هێزە تایبەتەکانی زیندانیەبین بە شێوەیەکی دڕندانە هەڵیان کوتاوەتە سەربەندی ژنانی سیاسی و ڕایتوند و تیژیەکی زۆر هەڕەشەی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانیان لە چەندین چالاکوانی سیاسی کردووە. بە پێی راپۆرتەکان پاش ئەوەی شەوی شەممە 20 پوشپەڕ لانیکەم 40 ژنی بەندکراو لە زیندانی قەرچەکەوە بۆ زیندانی ئەڤین ڕاگوێزراون. بەندکراوانی سیاسی ئەو بەندە بەهۆی قەرەباڵغی و تێکچوونی دۆخی زیندانەکان ناڕەزایەتیان دەربڕیوە کە بەهۆیەوە یەکەی تایبەتی پاسەوانانی زیندان سەرەتا کارەبای بەندەکانیان بڕیوە و دواتر بە بەکارهێنانی توندوتیژی بڵاوەیان بە ژنانی بەندکراوان کردووە. لە ئەنجامی ئەم پەلامارەدا دوو بەندکراوی سیاسی بە ناوەکانی مەعسومە مەهسا نووری و مەعسومە فەرەح نەسەجی ڕەوانی ژووری تاکە کەسی کراون. هاوکات بەرپرسانی زیندانەکە هەڕەشەی جێبەجێکردنی سزای سێداریان لە پەخشان عەزیزی وریشە مورادی و هەروەها چەند بەندکراوێکی دیکە وەکو ئەرغەوان فەلاحی، بیتا هیممەتی و مریەم هوداوەند کردووە. بەردەوامی گوشاری ناوەندی ئەمنی و قەزایی کۆماری ئیسلامی بۆ سەربەندکراوانی سیاسی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەستگای قەزایی کۆماری ئیسلامی شەپۆلی دیکەی گوشاری قەزایی ئەشکەنجە و گواستنەوەی زۆرەملەی بەندکراوانی سیاسی بۆ ژووری تاکەکەزی لە زیندانە جیاوازەکانی ئێراندا دەست پێ کردووە. بە پێی راپۆرتەکان زەردەشت ئەحمەد ڕاغب بەندکراوی سیاسی لە زیندانی ناوەندی کەرەج بەهۆی ناڕەزایەتی دژ بە دۆخی خراپی زیندان و سزادانی بەندکراوانی دیکە ڕەوانی ژووری تاکە کەسی کراوە. هاوکار لە زیندانی دەستکردی ئیسفەهان ڕەسوول ساڵحی لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 پاش ئەوەی دواوای دەرمانی کردووە لەلایەن هێزیەکانی زیندانەوە بە توندی ئەشکەنجە دراوە کە بۆتە هۆی شکاندن و برینداربوونی دەستی و پاشانیش خراوەتە ژووری تاکە کەسیەوە. لەلایەکی دیکەوە لە قی 28 دادگای ئینقلابی تاران سزای 10 ساڵ بەندکرانی بەسەر سامان دەورگەزەر سەپاندووە. شایانی باسەکە ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی 1404 دەست بەسەر و تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە لە سەرەتاترین مافەکانی بێبەشکراوە. هەر لە چوارچێوەی ئەم سەرکوتکەرانەدا مێهرگان نام ئاوەر شاعری خەڵکی دێردەشت کە پێشتر سزای 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا بوو لە ماڵەکەی خۆیدا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێندراوە و چارەنووسی نادیارە. کۆبوونەوەی پەرستاران لە شیراز. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە پەرستاران و کارمەندانی پزیشکی لە شاری شیراز
دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە پەرستاران بە کۆبوونەوە لە بەردەم بینەی زانکۆی زانستە پزیشکیەکانی شیراز سەرەڕای وتنەوەی دروشمی دژ بە کەمتەرخەمی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاستی ژیانی کادری دەرمانی وڵات خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و کارامە دواخراوەکان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە شارە جیاوازەکان. لا ڕۆژانی ڕابردوو 5 کرێکار لە شارەکانی تەورێز و ئەهەر بەهۆی نەبوونی ئیمێنی شوێنی کار تووشی ڕووداوی کاربوون و کرێکارێک گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتەکان بەهۆی ئاگرکەوتنی یەکێک لە دوکانەکانی بازاڕی شاری تەورێز دوو کرێکار لە کاتی کارکردندا بریندار بوون و لەلایەن تیمەکانی فریاکەوتنەوە چارەسەری سەرپێیان بۆ کراوە. لەلایەکی دیکەوە دوو کرێکاری دیکە لە شارستانی ئەهەر کە پێشتر لە کاتی کارکردن لە پرۆژەی پردێکی ئەو شارەدا تووشی ڕووداو ببوون بەهۆی سەختی برینەکانیانەوە لە ڕۆژانی ڕابردوو گیانیان لەدەستدا. جێگەی ئاماژەیە کە لەو ڕووداوەی ئەهەردا پێشتر کرێکارێکی دیکەش هەر لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستدا بوو کە بەو پێی ژمارەی قوربانیانی ئەو ڕووداوە بۆ 3 کرێکار بەناوەکانی شاریار جەعفەری، عەلی ڕەزا بابازادە و ئیسلام بابازادە بەرز بۆتەوە. دەستپێکردنەوەی گەماروی دەریایی ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی. بە پێی دوایین هەواڵەکان ئەمریکا بە فەرمی دەستپێکردنەوەی گەماروی توندی دەریایی دژ بە کۆماری ئیسلامی ڕاگەیاندووە و پرۆژەیەکی نوێشی بۆ پاراستنی ئاسایشی گەروی هورمۆز خستووەتە بواری جێبەجێکردنەوە. دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە پەیامێکدا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە گەروی هۆرمۆز بە کراوەیی دەمێنێتەوە، بەڵام گەمارۆکانی سەر ڕژیمی ئێران بە تەواوێتی کار دەکرێنەوە و ڕێگە بە هاتوچی هیچ کەشتێکی ئێرانی و کاریکاریان نادرێت. ناوبراو بە فەرمی کۆنگریستی وڵاتەکەی لە دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئاگادارکردەوە و ڕایگەیاند کە ئەمریکا ئیرادەی خۆی بەسەر ئێراندا دەسەپێنێت. هاوکات لەگەڵ ئەم بڕیارانەدا ترامپ پرۆژەی پارازاوی گەروی هۆرمۆزی ڕاگەیاند کە تێیدا ئەرتشی ئەمریکا ئاسایشی گەشتیەکانی دابین دەکات و لە بەرامبەریشدا 120 نرخی باری کەشتیەکانی دەدرێتە ئەمریکا. لەلایەکی دیکەوە فەرمانی ناوەندی هێزەکانی ئەمریکا لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە فەرمانی سەرۆکی وڵات گەماروی دەریایی بەسەر سەرجەم ئەو کەشتیانەدا جێبەجێ دەکرێت کە دەچنە ناو کەناراوەکانی ئێران یان لێیەوە دەردەچن. سنتکۆم ئاماژەی بەوەش کردووە کە ئەم کەشتیە بازرگانیانە پابەندی ڕێنماییەکان و سەرپێچی ناکەن، مۆڵەتی تێپەڕبوونیان لە ئاوەکانی ناوچەکەدا پێدەدرێت. هێرشی سوپای پاسدارانی ڕژیم بۆ سەر کەشتیە بازرگانیەکان. لە گەروی هۆرمۆز سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە نوێترین کردەوەی تێکدەرانەیدا لە ناوچەکە هێرشی موشکی کردە سەر چەندین کەشتی بازرگانی و نەوتەڵگر لە گەروی هۆرمۆز و ئاوەکانی عومان. وەزارەتی بەرگری ئیمارەت لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد کە دوو کەشتی وڵاتەکان لە ڕێڕەوی باشووری گەروی هۆرمۆز و لەناو ئاوەکانی عومان لەلایەن ڕژیمەوە بە بوشە کراونەتە ئامان. لە ئەنجامی ئەم هێرشەدا کەشتێک ئاگری گرتووە، کارمەندێکی هێندی یەکێک لە کەشتەکان گیانی لەدەستدا و 8 دیکەش بریندار بوون. هەروەها وەزارەتی دەرەوەی ئیمارات دوێڕای ئیدانەکردنی توندی ئەم پێشیلکاریە نێودەوڵەتیە جەختی لەسەر مافی وەڵامدانەوە و گرتنەبەری هەموو هەوڵێک بۆ پاراستنی خاکەکەی کردووە. هاوکات ڕێکخراوەی ئۆپراسیۆنە بازرگانیە دەریاییەکانی بریتانیا هشدارێکی بەپەلە سەبارەت بە کرانە ئامانجی نەوتەڵگر بە موشک لە نزیک پارێزگای موسەندمی عومان لە کاتی چوونە دەرەوە لە گەروی هۆرمۆز بڵاو کردەوە و داوای لە کەشتیەکان کرد بە وریایی هاتوچۆ بکەن. لە بەرامبەردا سوپای پاسداران و میدیاکانی سەر بە ڕژیم بە فەرمی بەرپرسیارەتی ئەم هێرشانیان لە ئەستۆ گرتۆ بانگەشەی ئەوەیان کردووە کە ئەو کەشتیانە سەرپێچکار بوون و پابەندی ڕێکاریەکان نەبوون بۆ یەکراونەتە ئامانج. ئیدانەی هێرشەکانی کۆماری ئیسلامی و میلیشیاکان بۆ سەر باڵوێزخانەی کوێیت لە بەسڕە. وەزارەتی دەرەوەی کوێت لە ڕاگەیاندراوێکی فەرمیدا بە توندی ئیدانەی هێرشەکانی کۆماری ئیسلامی و میلیشیا چەکدارەکانی کە لە عێراقەوە دەکرێنە سەری کرد. بە پێی ڕاگەیاندراوەکە ئەم هێرشانە نەک تەنیا کونسوڵخانە و نێردە دیپلۆماسیەکانی کوێیتی لە شاری بەسڕە کردووەتە ئامان،
بەڵکو چەند ناوچەیەکی سنووری و سەکۆیەکی هەڵکەندنی بیرە نەوتیەکانی سەر بە کۆمپانیای نەوتی کوێتیشی گرتووەتەوە کە بۆتە هۆی کەوتنەوەی زیانی مادی و برینداربوونی چەند کەسێک. وەزارەتی دەرەوەی کوێیت هوشداری داوە کام هێرشانی ڕژیم و میلیشیاکان پێشیلکاریەکی ئاشکرای سەروەری خاکی کوێیتەوە هەڕەشەیەکی مەترسیدارە بۆ سەر ئاسایشی هاوڵاتیان. هەروەها هەوڵەکانی حکوومەتی عێراق بۆ پاراستنی نێردە دیپلۆماسیەکانی و جێبەجێکردنی بڕیاری نێودەوڵەتیەکان پەک دەخات. بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکانی نێوان سعودیە و حوسیەکانی یەمەن. بە پەی دوایین زانیاریەکان هاوکار لەگەڵ قوڵبوونەوەی ململانی سەربازیەکانی ناوچەکە ئاڵۆزیەکانی نێوان عەرەبستانی سعودیە و چەکدارانی حوسیەکانی یەمەن لەلایەن کۆماری ئیسلامیەوە پشتیوانی دەکرێت پێی نایە قۆناغی نوێ و مەترسیداریەوە. بەپێی راپۆرتەکان فڕۆکە جەنگیەکانی سعودیە بۆردمانێکی چڕی فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی سەنعانیان کردە ئامانج لەم هێرشە ڕێگریکردن لە نیشتەجێبوونی فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی ماهانی ئێران بوو کە بەهۆی بۆردمانەکەەوە ناچار بوو ڕێڕەوەکەی بگۆڕێت و لە فڕۆکەخانەی حودیەوە بنیشێتەوە. هەرچەندە وەزارەتی بەرگری حکوومەتی یەمەن بەرپرسیارەتی هێرشەکەی بۆ سەر ڕێڕەوی فڕۆکەخانەی سەنعان لە ئەستۆ گرتووە، بەڵام حوسیەکان ڕاستەوخۆ سعودیە بە ئامانجدەری بۆردمانەکە تۆمەتبار دەکەن. لە وەڵامی ئەم هێرشانەدا حوسیەکان هێرشی موشەکی و درۆنیان بۆ سەر قوڵایی خاکی سعودیە ئەنجامدا ڕاستەوخۆ ڕێزای پایتەختی کردە ئامانج. بە پێی دوایین هەواڵەکان بووچەکێکی بالیستیکی حوسیەکان ئاڕاستەی بنکەی ئاسمانی مەلک خالید لە ڕێزیانکرا و هاوکات فڕۆکەخانەی ئیبەهاش کراوەتە ئامانج. لەلایەکی دیکەەوە راپۆرتەکان باز لە تۆمارکردنی تەقینەوەیەکی دیکە لە سعودیە و کراونە ئامانجی چەند پاڵاوگەیەکی نەوتی ئەو وڵاتە لەلایەن چەند فڕۆکەیەکی نەناسراو دەکەن، بەڵام تا ئێستا ناسنامەی فڕۆکەکان و خەباری زیانەکان بە فەرمی ڕانەگەیەندراوە. کوژرانی چەند فەرماندە و هێزی حەماس لە کەرتی غەزە. ئەرتشی ئیسرائیل ڕایگەیاند کە زنجیرەیەک ئۆپراسیۆن و هێرشی ئاسمانی لە کەرتی غەزە فەرماندەیەکی باڵای هێزی دەریایی بزوتنەوەی حەماس و چەندین چەکداری ئەو گروپە کوژراون. بە پێی ڕاگەیاندراوی وتەبێژی ئەرتشی ئیسرائیل لە هێرشەکاندا بۆ سەر شاری غەزە، ئوسامە نەعیم حامد شەملاق فەرماندەی گروپێک لە هێزەکانی دەریایی حەماس کوژراون. بە گوتەی ئەرتشی ئیسرائیل شەملاق لە چەندین مانگی ڕابردوودا ڕۆڵی سەرەکی لە بنیادنان و بەهێزکردنی تواناکانی یەکەی دەریایی حەماس و داڕاشتنی پلانی ئۆپراسیۆنی دەریاییدا هەبووە. هاوکات لە ئۆپراسیۆنێکی جیاوازە لە باکووری کەرتی غەزە 3 ئەندامی چەکداری حەماس کە بە مەبەستی هێرش بۆ سەر هێزەکانی ئیسرائیل بوون لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە کراونەتە ئامانج و کوژراون. بە تیرۆریزم ناساندنی سوپای پاسداران لەلایەن بریتانیاوە. ڕۆژی ڕابردوو حکوومەتی بریتانیا بە فەرمی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران خستە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکان و هەر جۆرە چالاکی و پاڵپشتێک بۆ و هێزە سەربازیە لە ناوخۆی وڵاتەکەی قەدەغە کرد. بە پێی ڕاگەیاندراوی وەزارەتی ناوخۆی بریتانیا ئەم بڕیارە پاش تێوەگلانی سوپای پاسداران لە چەندین هەڕەشە و کردەی تێکدەرانە لە ناوخۆی خاکی بریتانیا دەرکراوە کە دیارترین پلانی تیرۆرکردنی 2 ڕۆژنامەوانی کەناڵی ئێران ئینتەرناشناڵ و ئەنجامدانی زنجیرەیەک هێرشی ئلکترۆنیکی بۆ سەردامەزراوە بریتانیەکان بووە. ئەم هەنگاوە بڕیاری حکوومەتی پێشوویە کە پێشتر ئامادە نەبوو ئەم هێزە بخەنە لیستی تیرۆریەوە هەڵوەشاندووە و لەمە دووە هەر جۆرە هاوکاریەک بۆ سوپای پاسداران لە بریتانیا بە تاوان هەژمار دەکرێت. دوایین هەواڵ ئامادەکاریەکانی ئەرتشی فەڕەنسا بۆ تێکەڵچوونی سەربازی دژ بە کۆماری ئیسلامی. بە پێی دوایین هەواڵەکان هاوکار لەگەڵ پەرەسەندنی گرژیەکانی ناوچەکە و بە تایبەتی ململانەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی سەرۆکی فەڕەنسا هوشداری داوەتە ئەرتشی وڵاتەکەی و داوای لێکردووە خۆیان بۆ تێکەڵچوونی سەربازی داهاتوو ئامادە بکەن. بە پێی راپۆرتێکی ڕۆژنامەوانی گەردیان، ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە مەیانی وتارێکدا بۆ هێزە چەکدارەکانی وڵاتەکەی بە بۆنەی شەوی جەژنی نیشتمانی فەڕەنسا ڕاگەیاند کە پێویستە هێزەکانیان بۆ تێکەڵچوونی سەربازی دژ بە کۆماری ئیسلامی لە ئامادە باشدا بن. ماکرۆ ئاماژەی بەوە کردووە کە توانای ئەوان بۆ بەشداریکردن لەم جەنگانەدا پێویستە بە بارودۆخی ئێستاوە دووەجەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ئەو جەنگانی ئێستا لە ئاردان ئەوانە کە دەبێت تێیدا سەرکەوتن بەدەست بهێنن. بینەرانی ئازیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.